بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین تەوەرێکی تری بەرنامەکەمان بێگومان هەمیشەمە لە ڕۆژێکی نوێدا دەڵێن دارگایەکی زۆر ئەوەنە گەورەمان هەیە بۆ پەروەردە دەمانوێت بابەتە پەروەردیەکان لێرە شەن و کەو بکەین و ئێوەشی لێ ئاگدار بن و ئێوەشی لێ وشیار بنەوە. یەکێک لەو بابەتە پەروەردەییانە دەرکردنی ئەو گۆڤارانن کە تایبەتن بە منداڵە چاوگەشەکانمان تر بە زمانێکی جوانی شیرینی کوردی و تێکەڵکردنی شێوەزارەکانیش لەگەڵ یەکتر بێگومان گۆڤاری وارەنێکەکە لەو گۆڤارە ئەدەبی و پەروەردەی و ڕۆشنبیریە وەرزیەی کە دامەزراوەی کەریمی عەلەکە لە سلێمانی دەریەکات چەندین ژمارەی لێ بڵاو بۆتەوە پێمە بە ژمارەیەکی لە بەهاری ساڵی 2025 بڵاو بۆتەوە چەند ژمارەیەکی تری لێ دەرچووە 4 ژمارە هەر 4 ژمارەکەمان لایە لەگەڵ لانە ئەمڕۆ شەنێکی ئەم بابەتاکەین سیمینارێ لەسەر گۆڤارە پەروەردیەکان کردووە. گۆڤارە پەروەردیەکان ئێمە ئاپرسین لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدان تا چەند لەگەڵ خواستی پەروەردەیی مناڵانی ئێمەدا یەک دەگرێتەوە دەستبردن بۆ بابەتی چیرۆک و ئەدەبیاتی کوردی کەمێک قورسە و بەرپرسیارەتێکی گەورەیە چووکە منداڵ لێەوەی فێر دەبێت ئەوەی فێربین بە شیری تەرکی ناکەین بە پیری ئەمە لە کوردەواری خۆمانە ئەم بابەتانە زۆر دەوترێت و لە هەمان کاتدا بزانین چەند شێوەزار خۆی کۆ کردوتۆ لە نێو گۆڤارەکەدا ئەم گۆڤارە چۆن دەگاتە دەستی منداڵان چکە زۆر گۆڤار هەیە ڕەنگە هەندێک مناڵ نەزانێ هەر لە کوێش بڵاو دەکرێتەوە لە چوو وەردەگیرێ ئەمانە و کۆمەڵێک بابەتی تر لەسەر ئەدەبی مناڵان قسە دەکەین بە میوانداری هەرێکە لە بەڕێزان مامۆستا ئەرسەلان حەسەن واروها مامۆستا چرۆ ڕەشید کە هەردووکیان ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری وارانن زۆر بەخێر بن مامۆستا ئەرسەلان ئەگەر لە تۆ دەست پێ بکەم واران یانی باران بۆچی واران بۆچی واران دەرکرا ینی گۆڤارە بۆ بیری لێکرایەوە؟ بەڵێ سەرەتا سوپاسان دەکەم سوپاسی هەموو لایەک دەکەم دیارە ئێمە سەرەتا کە لەگەڵ کۆمەڵێک برادر قسەمان لەسەر ئەوە کرد کە ئەگەر گۆڤارێکی منداڵان دەرکەین بەڵام بەو مەرجە گۆڤارەکە لە دوو بەش پێک هات بێت بەشێکیان بۆ منداڵان بێ بەشێکیان بۆ مێر منداڵان بێ ئەوەش کە خۆ لەوانەیە خۆتان بزانم تەمەنتان دیاری کردووە بەڵێ خۆی گۆڤاری واران دوو بەشە بەشێکی بۆ منداڵانە بەشێکی بۆ مێر منداڵان یان با بڵین بۆ نێوجەوانانە لەو دوو بەشەدا دیارە دەزانن کە دەبێ ئەوەی منداڵان نووسین و زمان لەگەڵ ئەوەی مێر منداڵان دوشتی لێک جیاواز بێت ئێمە کە قسەمان کرد لەسەر ئەوەی گۆڤارێکی ئەوە دەربکەین ئەوە بوو سەردانی ڕێکخراوی کەریمی عەلەکەمان کردو لەگەڵ کاکشاخەوان کە بەڕێوەبەری ڕێکخراوەکەی و سەرنووسەری گۆڤارەکەشە قسەمان لەسەرەوە کرد کە دەمانەوەی گۆڤارێک دەرکەین بۆ منداڵان دیارە ئەو پێشنیاری کردی ئەگەر بکرێت گۆڤارەکەەوە بکەین بۆ منداڵان و مێر منداڵان بێت ئەوە بوو دوای ماوەیەکی زۆر قسەکردن و گفتوگۆ و ئاڵوگۆڕی بیر و ڕاو بۆ چوون ئەو وارانمان دەرکرد کە وارانیشمان دەرکرد کۆمەڵێک ناو دیارە هەر یەکەمان کۆمەڵێک ناومان پێشنیار کرد کە ناوەکە چ بێت ویسمان ناوێک بێ هەم ڕیتمێکی ئاوازێکی هەبێت هەم لەگە منداڵیش بۆ منداڵیش لەسەر زمانی منداڵ ئاسان بێت ئەوە بوو ڕێک بە هەمومان لەسەر واران کە بە زمانی هەورامیە واتا باران ناومان لێنە واران دەستان خۆش بە هیوای بەردەوامیتان مامۆستا تۆش بەخێر بەی سەر چاوان سیمینارێک لەسەر گۆڤارە پەروەردەیەکانی مناڵان ساز کرابوو ئەمێ لەگەڵ بەڕاستەکەمە قسە لەسەر ئەو سیمینارە بکەین بۆچی ویستان سیمینارێک لەسەر بابەتە پەروەردەیەکان و گۆڤارە پەروەردەیەکانی مناڵان ساز بکەن چیتان تاوتوێ کرد لە سیمینارەکە؟ ئێمە لە ڕاستیە بێچکە لەو سێمینارە لە ساڵی 2025 دیدارێکی ئەدەبی گۆڤاری وارانش ساز کرا لەوێ چەند بابەت و پرسێکی گرنگ تاوتوێ کرا لە ئەم ساڵ بیرمان لەوە کردەوە کارەکان هەر ئیشەڵا لە بەرنامەمانە دیداری دووهەم ساز بکرێ بەڵام پێش دیدارەکە بە گرنگمانزانی باس لە کێشە و گیر و گرفتەکانی ئەدەبی مناڵ بکرێ بێگومان ئەمەش لەگەڵ ئەو بەڕێزانەی کە تایبەتمەندن لە بوارەکەیە بیرمان لەوە کردەوە سەرەتا کۆمەڵە کەسانی شارەزا لە نووسەر و لە مامۆستایانی زانکۆ کەسانی پەروەردەیی تایبەت بە مناڵ کۆ بکەینەوە بۆ ئەوەی
پەنجە بخەینە سەر ئەو گیر و گرفتانەی کە لە ئێستا هەیە لە ئەدەبی مناڵە و نوێنەری گۆڤارە پەروەردەیەەکانی تایبەت بە مناڵان ئامادە بوون بۆ قسەکردن لەسەر ئەو گیر و گرفتانە بێگومان هەریەکێک لەو بەڕێزانەی کە بەشدار بوون لە ئەو گفتوگۆ کراوەیە ڕاو بۆ چوون و پێشنیاری خۆیان خستە ڕوو و خاڵەکان ئیشەڵا کاری لەسەر بەگشتی دۆخی گۆڤارە پەروەردەیەەکانی مناڵان بە تایبەتتر چۆنە لە لای ئێمەی کورد خۆی لە ڕاستیە هیچ کامێک لە گۆڤارەکان بێکەم و کۆڕی نین لەگەڵ ئەوەشە هەر یەکێک لەم گۆڤارانە بۆ ئاست و قۆناغ و سەردەمی خۆی گرنگی خۆی هەبوو بەڵام بێگومان ئێمە لەگەڵ گۆڕانکاریەکانە ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ بەرەو پێشچوونەکانە پێویستمان بەوەی گۆڕانکاری بکەین گۆڕانکاریەکانش سەرەتا بێ ئێمە گرنگە لە مناڵەوە دەست پێ بکەین چونکە مناڵ بنیادی کەسایەتی لە ڕێی ئەو بابەتە پەروەردەیانە و ئەو ئەدەبیانەوە کە لەم گۆڤارانە بڵاو ئەکرێتەوە باشە مامۆستا چرۆ مامۆستا ئەرسەلان دەستبردن بۆ بابەتی ئەدەبی مناڵان تۆزێک هەم بەرپرسیارەتی هەم دەبێت بابەتی ڕێنووسی کوردی و زمانی ستانداری کوردیش ڕەچاو بکرێ ینی لە نەبوونی زمانێکی ستانداری کوردیە ئەمە کێشەی بۆ ئەوە دروست نەکردو حەزەکەم قسەی لەسەرم بابەتە بکەین بەڕاستی ینی وشەمانەیە چەندین هاواتای هەیە یان چەندین شێوەزارمان هەیە بۆ ئەوەی کێوە زمانێکی ستاندار لە ئەدەبیاتی مناڵان لە گۆڤاری واران بەکاربێنن ئەمە ئاسانگی بۆ ئەوە دروست نەکردووە خۆی لە ڕاستیە هەر بۆ ئێمە نا بۆ گۆڤارەکانی تریش هەمان ئاسانگی دروست کردووە بۆ میدیاکان ئەوە ویستم درێژە بە قسەکە بم چونکە لە دوای ئەم دانیشتنیشمان ئەبێت لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندناکە ئەوانیش بێگومان گیر و گرفت و بیر و بۆچوونی خۆیان هەیە و پێویستە کاری لەسەر بکرێ لە داهاتووە تاوەکو بە هەمومان بتوانین زاڵ بین بەسەر و ئاستەنگانەی کە هەیە بێگومان وشەی دواتە وشەی ناپەروەردەیی کە زۆر جار لە زۆری نووسینەکانە بەرچاومان ئەکەوێ پێویستە ئێمە بتوانین ئەم گیر و گرفتانە لە داهاتووە چارەسەری بۆ بدۆزینەوە زۆر باشە مامۆستا ئەرسەلان نازانم ئەگەر هاوکارانم ئەمانم بۆ وەرگرن لە هەر یەک لەم گۆڤارانەیە چەند پرسیارێکتان کردو ئێوە بەڕاستی یەک لە یەکی پرسیارەکان زۆر تایبەت و زۆر جوانن ئێوە ئامانجتان لەمانە چیەکە ئەم پرسیارانە بکەن بۆ نمونە لە یەکێکیانە نووسیتانە پرسیاری واران و وەڵامی ئێوە تۆ چ سوودێکت لە بەکارهێنانی ئایپاد و مۆبایل وەرگرتووە یەکێکی تریان تا ئێستا لە جژنی لەدایکبوون تا هاوڕێکانت کتێب و گۆڤاریان بە دیاری بۆ هێناویدیان خۆت بە دیاری وەرتگرتۆ بۆ یاخود بردوتە بۆ هاوڕەکانت چەند پرسیار وەڵامێکی تر هەیە مەبەستان چیە لە پرسیارانە کە ئاراستەی مناڵانیەکەن و چەند مناڵێکیشتان بە نمونە وەرگرتۆ کە وەڵامییانەوە وەڵای ئێمە دیارە ئەمان زمان لەوە جوڵاندنی منداڵات چکە شارەزانی بواری منداڵ دەڵێ ئەگەر بتەوێ منداڵێک پەروەردە بکەی و هانی بدەی هەر چۆنێک بێ هەوڵی لەگەڵ بدە بنووسێت حتا ئەگەر نووسینەکەش هیچ مانە مەفهومێکیشی نەبێت هەنی ئەگەر نووسینەکەی هیچ مانە مەفهومیشی نەبێت بەس هەوڵ دە بنووسێت کە بنووسێت ئەوە زیاتر مێشتی دەکاتەوە زیاتر بەرەو پێشی دەبات ئێمە ئامان زمان لەوە ئەوەیە کە بزانین منداڵ خۆی بێت قسە بکات خۆی بزانێت چ دەکات وەکو پێشم گوتی هەم هەمدانە بۆ خوێندنەوەی منداڵ چکە منداڵ کە هەمومان دەزانین ئێمەشە قۆناغەمان بڕیوە کاتێک ڕسمی خۆمان لە گۆڤاری یان لە شوێنێک دیبێت زۆرمان بەلاوەوە گرنگ بووە زۆرمان پێخۆش بووە ئێمە هەوڵمانداوە لەوە داوا لە منداڵ بکەین کە هەم گۆڤارەکەی دەکرێت کە گۆڤارەکە بەردەست دەکات گۆڤارەکەش دەخوێنێتەوە ینی ئەو هاندانێکە بۆ خوێندنەوەی منداڵ خۆی بتیا ببینێتەوە و هاندانیشە بۆ ئەوەی کە بتوانێت کارلێک لەگەڵ گۆڤارەکە جا کولتورێکی جوانێکێک لە پرسیارەکانەوەی کاڵە لە جژنی لەدایکبوونا گۆڤارت بردووە کتێبت بردووە بۆ هاوڕێکە یان بۆ تۆ هاتووە ئێوە خۆتان ڕەنگە مەبەستانەوە بێ کە خوێندنەوە بکەم بە کولتورێکی جوان لە لای مناڵەکان بۆم بابەتە چاوڵەکەیە حەزەکەی تۆ وەڵام بەرەوە مساچرۆ بۆ نمونە ڕەنگە زۆر کات ئێمە باز لەوە بکەین بڵین لە وڵاتانی دەرەوە خوێندنەوە کولتورە یعنی تەنانەت لە لای گەورەکانی چونکە مە لە تەمەنێکی مناڵیەوە کاری لەسەر کراوە لە لای خۆمان ئەم بابەتە چۆن هەوڵی ئەوە بین کە
منداڵ خۆشەویستی هەبێ بۆ خوێندنەوە خۆی ئەمە پێویستی بە چەند هەنگاوێکە ئەتوانم بڵێم ڕۆڵی سەرەکی لە لای خێزانەکانە چونکە بەڕاستی دایک و باوک لە کاتێکە دەستی مناڵەکەی ئەگرێ ئەیباتە دەرەوە جاری وا هەیە لە دانیشتێکی ئاسایی یا ڕەنگە پارەیەکی زۆر بۆ مناڵەکە سەرف بکە بەڵام لەوانەیە بە زۆری بزانێت کتێبێکی بۆ بکڕێ لە کاتێکە یان لە لایەکی ترەوە دایکان و باوکان ئەگەر من خۆم کتێبێک نەگرم بە دەستمەوە بیخوێنمەوە یان سوچێکی ماڵەکەم کتێبخانەیەکی تیانە بێ چەند کتێبێکی تیادانرا بێ چۆن ئەو مناڵە بیر لەوە بکاتەوەیاڵە گەورە ئاوەڕژە بچووک پێی تێکاوێ بەڕاستی وایە چونکە ئەبێ ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین من خۆم کە نەخوێنمەوە مناڵەکەشم ناخوێنێتەوە جا لەبەر ئەوە ئەمە پێویستی بێ سەرەتا یەکەم هەنگاو لە خێزانەوە دەست پێ بکە و دوایش ناوەندە پەروەردەیەەکە ئێمە ئەتوانین لە ڕێگەی وەرکشۆپ سیمینار کۆڕ هەم بۆ قوتابیەکان هەم بۆ کەسوکاری قوتابیەکان بتوانین هانیان بین باسی گرنگی خوێندنەوەیان بۆ بکەین چونکە لە ڕێگەی خوێندنەوە کۆمەڵێک سوودی ئەگەینێ بە قوتابی بە مناڵ بەگشتی یەکێک لەو لایەنانە بێتە هۆی چەسپاندنی بەهاو خۆڕۆشت و کارامەیەکان کە ئەمە بێگومان بە لە ڕێگەی خوێندنەوە و گۆڤارە پەروەردەیەکان و کتێبەوە بێ بێگومان ئێمە ئەدەبی مناڵ ئەومان بیر نەچێ هەموو ئەو دەقانەی کە تایبەت بە مناڵن ئەگرێتەوە هەر لە هۆنراوە چیرۆک ئۆپەرێت شانۆ کتێبی وێنەیە کە ئەمانە هەر هەمویان ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە چەسپاندنی بەهاو خۆڕەوشتە باڵاکان لە مناڵدا. باش مامۆستا چرۆ هەندێکشتی باس کرد مامۆستا ئەرسەلان من دەمەوێت دەست خەمە زیاتر سەر برینەکە چونکە بەڕاستی برینێکە هەمومان ئازارەکەی چێژینێش ئێستا گەر مناڵێک بێنین ئاوای بەڕابشین ئەمە ئایپادە و ئەمەش گۆڤاری وارانە باوەڕتان هەبێت لە سایانەوەی لەواتێ بڵێ وایە ئەمە ئێوە چۆن پێچەواناکەن چۆن ئەمە وا لێ بکەین بەنداڵ ئەو دوانە وەڕاگرت حەزی زیاتر بۆ ئەمە بچێت ئێمە مامۆستا چرۆ هەندێک شتی زۆر جوانی باس کرد ینی خەریکە خوێندنەوە لە دەست ئەین خەریکە وای لێت سۆشیال میدیا و ئەم پەیج و چوزانە من بابەتانە وامان لێکە تەنها بابەتە سەطحیەکان لە ڕۆژانەیە بخوێنین بە ئیزافەتەن بۆ قسەکەی مامۆستا چرۆ چۆن ئەمە پێچەوانە بکەینەوە ڕاستی خۆی بەر لەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە یەک شتی کەشمان کردووە ئێمە لە ناو گۆڤارەکە داویژەوەیە کە ئەو چیرۆک و نووسینانە بڵاو دەکەینەوە کە منداڵ دەینووسی منداڵ خۆی دەینووسی خۆی نووسەرەتی بەڵێ تێیدایەتی تەمەنەکانیشیان نووسراوە لە تەمەنێکداوانە ئەوەش هەروەکو هاندانێک هەم بۆ خوێندنەوە هەم بۆ نووسینی زیاتر ئەو ئیشە دەکەین دیارە ئەو پرسیارێک کە بەڕێزیشت کرد ئەو پرسیارە ئەو بارودۆخەی ئێستا ئێمە کەوتوینە ناوی هەر لە ناو کۆمەڵەکەی ئێمەدان نییە هەر لە هەموو دنیا ئێستا بەدەست با بڵێن زیرەکی دەستکرد ئەیایەوە دەناڵێنێت هەر هەمووی وایەنی نەوەی ئێستا حەزی لە شتی خێرایە تااقەتی ئەوە نییە بێدانیشە 4 لاپەڕە 5 لاپەڕە بە دوایەکدا بخوێنێتەوە و دەیەوێت لە کورتترین پوختەترین وتەدا مانەفومی خۆی دەستکەوێت کە ئەوەش یاڵەکەتان کردووە لە وێبسایتەکە بە شتێکە بێ ئەم گۆڤاری تیاابێ بە ئەنەگەڕای پاتەکەشە گرێ بەدە سەبابەتەکان ببین بەڵێ لە دوو ئیشمان کردووە یەکیان ئەمە با بڵێن لە فەیسبوک هەمانە بابەتەکانی کە ژمارەکان بۆ مناڵ نابێ مامۆستا فەیسبوک تا 8 ساڵ بێ بەکاری نێن سایتێکمان هەیە سایتێکە بێ و کە فەیسبوکیشمان سایتیشمان هەیە بەڵام بڵین بۆ هەم فەیسبوکەکە بۆ پەیوەندیکردنەوەوانی بابەتمان بۆ دەنووسەرەکان لە سایتەکە ئێمە جگە لە دانانی بابەتەکانی گۆڤارەکە مەسەلەن بڵین کە ژمارە 3 بڵاو دەبێتەوە دەچینە سەر ژمارە 4 بابەتەکانی ژمارە 3 یەک دادەبەزێنین کە دایدەبەزێنین ئەگەر کەسەکە خۆی حەزی لێ بێت لە ماڵەوە بە منداڵەکەی خۆی یان بە منداڵێک تۆماری بکە ئەویشی لەگەڵدا دەبەزێنی مەسەلەن بڵێن تۆ شاعرێکیان چیرۆکێک لەوێدا بڵاو بۆتەوە ئەو شێر و چیرۆکە لە ماڵەوە خۆت دەیخوێنیەوە بەڵام ئەگەر خۆت بینابێت دەربکەوی بەڵام ئەگەر منداڵ بێت دەکرێت منداڵەکە دەربکەوێت بیخوێنێتەوە و ئێمە لە سایتەکە دای دەبەزێنین
ئەوە کاریگەری بۆ منداڵەکە و بۆ دەوروبەریش زیاترە ئێمە ئەو هەنگاوانەمانەوە هەنگاوێکی کەشە مەسەل دامەزراوی کەریمی عەلاکە بێگومان ئەمە بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ هاوکاری دارایی ئەکا ئەم گۆڤارانە بە شێوازێکی کێشە ئەخرێتە بەردەستی قوتابیانەوە ساڵانە چەند باخچە و قوتابخانەیەک لە ڕێگەی دامەزراوەی کەریمی عەلاکەوە نزیکەی 100 کتێب ئەکرێ بە دیاری بۆ ئەو شوێنانەی کە پێویستیانە بۆ کتێبخانەکان بێگومان هەموو ژمارەکانی ئەم گۆڤارش لەو دیارەیە کە ئەیبەخشن بە قوتابیان بۆ شێوە ئەخرێتە بەردەستیانەوە و بێجگە لەو چالاکیانەی کە باسمان کرد ئێمە سەردانی چەند شوێنێکیشمان کردووە یەکێک لەو شوێنانە نەخۆشخانەی هیوا بوو کە لە گەشتێکی میدانیا سەردانمان کردن و ژمارەکانی گۆڤاری وارانمان بەسەر ئەو مناڵە نەخۆشانەیە دابش کرد کە لە نەخۆشخانەکە بوون و لەگەڵ ئەوەشە سەردانێکی تر بەشی مناڵان کتێبخانەی گشتی بەشی مناڵانمان کرد تاوەکو بتوانین کار و چالاکیان لەگەڵا ئەنجام بین و ئیشەڵا لە داهاتوویەکی نزیکە چەند شوێنێکی تریشان کە تایبەتن بە مناڵ و ئیش لەسەر مناڵەکەن بە هیوان بتوانین بەردەوامی بین بە کار و چالاکیەکان بۆ هیواین بەردەوام بن اینجا بەڕاستی گۆڤاری مناڵان ڕەنگە زۆر کات تۆ بۆ مناڵەکەت یەکڕی بەڵام خۆشت جاری وایە حەزەکەیتەوە چێژی لێ وەرگری بەڕاستی بابەتی زۆر بە سوودی تایەستا لە یەکێک لەو بابەتانی کە من لەبەر چاوم کەوت یاخود بەبەر چاوم کەوت لەم گۆڤارەیە گەلەری وارانە کە هەر جارە و هونەرمەندێک ئەناسێنن بە مناڵان بۆ نمونە هونەرمەندی شانۆکار کەمال سابیر یاخود خاتوو بەدی عەتاتاش وەنیە چەند گۆشەیەکمان هەیە ئەمان شتان لەمانە چییە بۆ نمونە ئەتانەوێ چی بە مناڵان بگەێنن لە ڕێگای ئەم گەلەری وارانە بۆ نمونە یەکێک لە گۆشەکانمان باسی ئامێرەکانەکە هەندێک ئامێر هەیە هەر ڕەنگە مناڵ نەیناسی بێ بەڵام لە ڕێگەی ئەو گۆشەیەوە مناڵ ئەتوانێ شارەزایی دەربارەی و ئامێرانە وەربگرێ کە باسی لێوە ئەکرێت جاشتان کردوتە خۆی ئەتوانین بڵێن دوو گۆڤارە لە بەرگێکە چونکە مناڵان و مێر مناڵان جیاکراوەتەوە لەوانەیە بڵێم تاکە گۆڤاری شەژماری لاپەڕەکانی ئەوەنە زۆر بێ 50 لاپەڕەیە چونکە زۆری ئەو گۆڤارانەی کە هەن بۆ مناڵان 24 تا 25 لاپەڕەیە شێوەزارەکان ناوەکەی ڕاستە هەورانیە بەڵارانە من بابەتی تیابینم بە شێوەزاری بادینی سۆرانی جێگای هەوانسەرانیتیان کراوەتەوە ئێمە دیارە بەر لەوەی وەڵامی و پرسیارەت دەمەوە لەو گۆڤارەدا ئێمە دووسێ گۆشەی جێگیرمان هەیە ئەو گۆشانە مەبەستمان لە ناساندن و بیرهێنانەوە بۆ هەم بۆ گەورەکانیش ئەگەری گۆڤارەگەرخنەوە هەم منداڵانیش ئاشنا بن و شارەزا بن بەو شوێنانە مەسەڵەن گۆشەیەکمان هەیە تێیدا ئەزمموی ئەو کەسانەی کە لە پێشتر لە بواری منداڵان ئیشیان کردووە ئێستا تەمەێکیان بەڕێ کردووە گۆشەیەکی وامان هەیە گۆشەیەکمان هەیە بۆ ناساندنی شکۆدارانی نەتەوەکەمان کەوە لەوێدا ئەو شکۆدارانە دەناسێنرێ ئەوەی گەلەریەکە بەڕێستان باستان کردەوە گەلەریەکەیە و لێرەدا ئێمە بە هەموو شێوەزارەکان شت بڵاو دەکەینەوە هەوڵیشمان داوە جگە لە شێوەزارەکان توانیمانە تا ئێستا لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان پەیوەندی بکەین و لەوێ بابەتمان بۆ دێ و بابەت بڵاو دەکەینەوە و لە هەوڵیش داین لەگەڵ باکوور و ڕۆژاواش ئەو تەنسیقە بکەین هەرچەند شێوازی نووسینی ئەوان لەگەڵ ئێمە جیاواز ئەوان بەلاتینی دەنووسن بەڵام ئێمە بڕیارمان داواگەر بتوانین تەنسیقیان لەگەڵ بکەین لاپەڕی تایبەتیان بۆ ئەرسەلان اینجا ئێوە بە تەنها ئامانجتان ئەوە نیە کە بەز مناڵان فێری خوێندنەوە کەم بەڵکو ئەو مناڵانەی کە ئەتوانن توانایەکی چیرۆگنووسینی یان ئێوە بتوانن زیاتر هاانیان بن هەر لە گۆڤارەکەیەتیایەتی بۆ نمونە ئەمە کچێکە لە پۆلی چوارەمە بۆ ئەو کچەی بە قسەی دایکی نەکرۆ چیرۆکێکی نووسی ئێوە چۆن هانی ئەم مناڵانیان بۆ نمونە ڕەنگە ئەمان سەرەتایە بێ بۆی کە بڵێن کەندێکەم و کوڕی هەبێت لە نووسینەکانیانە ئێوە چۆن دەستیانەگەن بۆی کە بەردەوام بن لەسەر ئەم بابەتە بەڵێ ئێمە چیرۆکەکەشی زۆر جوانە لە گۆڤارەکە دەست پێ دەکەم دوای دەستمە وەڵامی پرسیارەکە توانە ئێمە دیارە لەو هەموو ئەو بابەتانێک کە بۆ ئێمە دێت دەستین و سەران لە سەریان دایان خوێندنەوە کە دایان خوێنینەوە هەموو ئەو وشانە لا دەبین کە بۆ منداڵ نەشیاون یان نەگونجاون بۆ منداڵ
ینی لە ڕووی هەم لە ڕووی لە هەموو ڕوەکانەوە و بە تایبەتی لە ڕووی پەروەردەوە بۆ منداڵ نەشیاو بێ ئێمە وشانە هەموو دەستکاری دەکەین و دوای دەستکاریکردنی بابەتەکە بە خاوەنەکەی دەڵێنەوە پێی دەڵێنەوە دەڵێن ئێمە بەو شێوەیە ئەو چیرۆکە بڵاو دەکەینەوە ئەگەر ئێوە تۆ ڕازی بەوە کە ئەمە ئەوە بڵاوکەینەوە لەبەرەوە ئێمە گۆڤارەکەمان زیاتر گۆڤارێکی پەروەردەیە ئەو کاتە ینی بە تەنسیقی هەردوو لامان بابەتەکە بڵاو دەکەینەوە و ئەو کاتە ناتوانین مەسەلەن منداڵ ناچێتە ینی با بڵێن چاوی ناچێتە سەر وشەیەک کە بۆ ئەو نەشیاو بێ نەگونجاو بێ یان چۆن دەڵێ نامۆ بێ بە دنیا و فەرهەنگی منداڵاندا ئەو بابەتانەی منداڵانیش کە دێت هیچ دەستکاری ناکەین تەنها وەکو پێم گوتی ئەو شانەیە ئەگەر نەشیاو بن هەتا لە منداڵەکەشدا ئەو شانەی نەشیاو یان نافەروەردەیی یان با بڵێن نەگونجاو بن ئەو شانە دەستکاری دەکەین دەناوە خۆی بڵاوی دەکەینەوە باش لەو سیمیناری کە ساستان کردبوو کۆمەڵک سپۆڕ و شارەزای بواری پەروەردە لێ بوون دیدو بۆ چوونی ئەوان لەسەر ئەدەبی مناڵان چی بوو مانی چیان دەوت لەسەر هەم گۆڤارەکە هەم لەسەر ئەدەبی مناڵان بەگشتی خۆی لە ڕاستیە هەموو کاتێک هەموو بوارەکان بە بەردەوامی پێویستی بەوەی ئیشی زیاتری لەسەر بکرێ بۆی زیاتر بەرەو پێش بشێ بێگومان ئەدەبی مناڵان بە بەشێکی گرنگ دائەنرێ لە بواری پەروەردەیە چونکە هەر لە ڕێی ئەدەبی مناڵانەوە مناڵ ئەتوانێت پەیوەندی دروست بە بۆ نمونە تۆ مامۆستایەکی چیرۆک کاتێک چیرۆکێکە گێڕێتەوە بۆ مناڵ بە دەر لەوەی کە چیرۆکەکە ئامانجێکی پەروەردەیەتیە چەند ئامانجێکی کەی هەیە بۆ نمونە ئەبێتەوەی دروستکردنی پەیوەندی لە نێوان دایک و باوک لەگەڵ مناڵەکە یان مامۆستا لەگەڵ مناڵ ئەمە جگە لە ئەوەی کە بە هاو خوڕەوشت ئەچەسپێنێ لە مناڵە و بنیادی کەسایەتی مناڵ ئەنێ پێیان باش بوو پێیان گرنگ بوو گرنگی بین بۆ مناڵانەی کە خاوەنی بەهرە و توانە و لێ هاتوین بۆ نمونەوە گۆرە ئەو مناڵی ئێستا بەڕێزێ باسی کرد ئەم مناڵانە پێویستیان بەوەیە دەستیان بگری تاوەکو لە بوارەکە بەرەو پێش بچن تاوەکو لە داهاتووە خۆیان زیاتر بدۆزنەوە لەو بوارەیە یەکێک لەو کارانەی ئیشەڵا لە پرۆژەمانە ئیشی لەسەر بکەین ئەو منداڵانەی کە ئەنووسن بانیان بکەین هانیان بین پژگیریان بین تاوەکو بتوانن زیاتر دەرکەون لە بوارەکە و خزمەت بکەن لە داهاتووە ئەمڕۆ هەرچی ئەگەرچی لەگەڵ ئەویانی منداڵ بەڵام مادامی و مێر منداڵی تایە دڵنییا مێر مناڵەکان لە هەرێمی کوردستان هەمووی مۆبایلی پێ هیوادارین دوو پەڕەیەکی تەرخانکەن بۆ جوانترین ئەو فۆتۆیانی کە مۆبایلەکان ئەژیرە لەلایەن مێر منداڵەکان و من دڵیان دیدو ڕوانگەی ئەوانی جوانن بوو پێشنیارێکی جوانە ئەخرێتە سەر ئێمە لەوەی خاڵانی دوێنێ ئێمە لەوەی مێر منداڵانیش ڕەساوی ئەوە دەکەین ئەو گۆڤارە دەکەوێتە بەردەستی منداڵیش لای گەورەش بەخواستە دوو گۆڤاری جیاوازە بەڵام لە بنەمادا هەردووچی دەکەوێتە دەست منداڵ ینی هەم بەشی منداڵانەکە هەم بەشی بێن منداڵەکە بۆیە لەوەشدا ڕەچاوی ئەوە دەکەین ینی ناین با بڵین ئەوەی کە بۆ گەورە شیا بوو بۆ منداڵیش بچێ نامە ڕەچاوی ئەوە دەکەین و ئەوەش لە بەرچاوتان خۆش هەمومان خۆمانی تیابین و سەبانێک پسە لەلا نەکەم زیرەکە ئەوە چیە هی خۆتە بەڵام زیاترەوانی دیکە بەکاری هێنە ناوە ناو نییە نا پیان تۆ پێ مەڵە دوای داوات پێکتە ئاڵێ چەندم لێ هەڵگیری گەورەترە بم من چیم چەندم لێ هەڵگیری گەورەترە بم من چیم چەندم لێ هەڵگیری قوڵترە بم من چیم ئاسانکاریشم بۆ کروانیە چەندم لێ هەڵگیری قوڵترە بم من چیم دەیەڵە کاگنیا تۆی زانی چاڵە ئافرین باشتێکی تر هیچ لاقێکم نییە بەڵام ئەتوانم هات باشە تۆ تێستی منەکە بێنە تۆزە بیرکەنەوە هاوڕان تۆزە بیرکەنەوە وانە ئەبزانم بینەرانی خۆشی زانە لەناو گۆڤارێکی مناڵانە گەورەکانیش بەڕاستێتوان خوانی تابین و دایک و باوکەکان گرنگن دانیشن ئەم جۆرە چێژە لەگەڵ مناڵەکانە جار وایە تۆ مناڵەکە و خەوتووە ئەتوای چیرۆکێکم بۆ بگەڕێتەوە هیچت بۆ نایێت ئەو گۆڤارێکی لە بەردەستا شتێ بخوێنەرەوە تۆ تەماشاکە مەسەلەن تۆ کە مەتەڵێک لە منداڵدا دەهێنی با بڵێن ئێمە دەڵێن داهێنا بێگومان داهێنان کە مەتەڵێک لە منداڵدا دەهێنی ئەو مەتەڵە منداڵ وا لە منداڵ دەکا بیر بکاتەوە
کەوای لە منداڵ کرد بیر بکاتەوە ئەو کاتە مێشک جوڵە دەکات و ئەوە تەسیری ڕاستەخۆی لەسەر منداڵەکە دەبێت زانیم نییە بەڵام متوانم ئەم دوو هەفارێکە بەدەست بنەوەتیای نییە ئێستەکەم بژمارە هەیە تێدایەت لاقم نییە بەڵام متوان هات کۆمەڵک شتی تێدایە شانسی خۆی ئاری لەم گۆڤارانی کە لە بەدەستی نابوتێن ئێمە ئەو پرسیارەی لە مامۆستا چرۆتان کرد سەبارەت بە و دیدارەکردمان ئێمە بە گشتی باسی وارانمان نەکرد بە گشتی باسی بڵاوکراوەکانی گۆڤارەکانی منداڵانمان کردووە بە گشتی تۆگەر نازانم ئێوە با بڵێن چەند بەس لەبەرەوەی من ئێستا زیاتر گرنگی بەشتی منداڵان و ئەوە دەدەم زۆر متابعە دەکەم ڕاستە خۆش بەڕاستی چۆن دەڵێ ئالۆزیەک لە گۆڤارەکاندا هەیە ڕاستە مەسەلەن گۆڤارێک هەیە گوێ بەوە دەدات کە مەسەلەن وشەی نەشیا بۆ منداڵ بەکار نەهێنرێ وشەکان ئێوە پرسیارێکتان کرد گوتیان دەبێت چ وشەیەک بۆ منداڵ بەکاربێنی خۆی دەبێت ئەو وشەیە بۆ منداڵ بەکاربێنی کە لەسەر زمانی منداڵ ئاسانە سادەیە ڕەوانە ینی منداڵی بێتاقەت ناکە منداڵ بێزارە ناکات هەتا لە نووسینەکانیشدا تۆگەر خۆی کە عادەتەن دەبێت نووسین بۆ منداڵ هەرچەند ئەمە کەمتر ڕەچاو دەکرێت عادەتە نووسین بۆ منداڵ دەبێت کورت و پوخت بێ بۆەوەی منداڵەکە لێ بێتاقەت نەبێت لێ بێزار نەبێت بەردەوام بێ لە خوێندنەوە و چەندیش لەسەر ڕیتمەکەی ڕیتمێکی ئاوازی ئاسان و خۆش بێ لەسەر دەمی منداڵەکە بۆ منداڵەکە خۆشجوانە هەرچەند ئەمە مەتەڵ نییە خۆی وەکو زانیاری دایانناوە بەس من لێتەکەم بە مەتەڵ تێسی منە کردووە مەرجنی ئێمە لە مناڵ بەشێریشتێدایەتی مناڵە چاوگەشەکان مەرجنی ئێمە لێوە زیرەکترم ئێوە لە ئێمە زیرەکترم بۆ ئەمانە هەستی تامکردنی پەپولە لەکوێیە لە هینە وەبزانام دووشت هەیە ئەوە دەرچۆ چی پێڵن هەستەوەرەی ئاوەختی دەڕوە لە باڵەکان لە قاچەکانی هەیەی چۆن هەر بەجددی وایە چ ئاژەڵێک هەیە ناتوانێت زمانی بێنێتە دەرەوە نەهەنگە نەخێر نهنگی ناتوانێت ڕۆژی خۆمەوە ناتوانێت زمانی بێتە دەرەوە لە ساحەی خۆمەم تا نازانی تیمساح داوە دانی نێتە دەرەوە زمانی بۆ چێت خوا چ ئاژەڵێک هەیە بەردیش دەخوات چ ئاژەڵێک هەیە چاوی لە هەموو مێشکی گەورەترە چاوی لە هەموو مێشکی گەورەترە بۆخ نییە بۆخ چاوی زلە مێرولەیە لەوانەیە لێ مەشی پێی نێزانی مێرولەیە چاوی لە هەموو مێشکی گەورەترە نەعامە نەعامە وایە چەنەها بابەتی تریتیایە بەڕاستی وەکو ئاری وتی ئەمە توانن وەکو یعنی یاریەک لەگەڵ مناڵەکانی شابەکاری بێنن بە خێزانی وەنیە تێدایەتی شتی زیاتری یاریشی تێدا چۆن یاری بەکار چۆن یاریەکەی چۆن یاری لەگەڵ ماڵک بەڕاستی ئێمە ڕەچاوی هەموو شتەکانمان کردووە چکە با بڵێن هەمومان بە ئاڵوگۆڕی بیر و بۆ چوونە ینی پرسکردنە قسە دەکەین لەسەر بابەتەکان هەوڵ دەدەین شتی تەرفیهیشی بۆ زیادکەین وەکەوەی کە ڕەنگکردن و وەگەوەی کە جیاوازیکردن لە نێوان دووێنەوە ئەو شتان هەرچەنەوەوانە زۆر کۆنن بەڵام ئێمە ویست لە هەوڵماندا خۆش لە کۆتاییدا سوپاسی ئێوەش دەکەین و سوپاسی دکتۆر تەها ڕەسوڵیش دەکەین کە بەڕاستی ئەو بەدەستگرۆیی و هاوکاری بەڕێزیان نەبێت ئێمە ناتوانینەوە گۆڤارە دەکەین ڕاستە ئێمە لەوانەیە هەموو بابەتەکان ماندوو بوون زۆری لەگەڵ پێشین بەڵام دوجار دارایی بم دەستان خۆش